گۆڕەپانی مەردانەیە بەستا. عزیزان لەم گۆڕەپانی مەردانەیە نیشاندانی هەڵوێستی کوردانەتان وەکو خەڵکی شنگالێ ئەم دیسە وکەنە دووبارە و سێ بارە و چار بارە هەم خەڵکی شنگالێ ئەم هاتینە ئەم بێژنە خەڵکی ڕۆژاوە ئەم بگۆڕینە مالێ خوا حالێ خوا ڕوحێ خوا ئەم پشتەوانیاوە خەڵکو خەڵکی ڕۆژاواتکن دیسە دووبارە ئەمێ دەفەتێ دنە خەڵکێکی مەیدی ترێژی هەچەوان پەیفایە بپەیون و دیسە بخێر هاتن و دەست پەشیەکە گەرمە ملوەتکن ئەبروا ملبەدەرێم حادر بوونە وەک ملەتێ ئێزیدی شنگالێ اجبرها پشتگیریا خو اجملاتي روجافارا الساحة شنقالي ام جوان رامرو دشتي الثري قيجي ما ازديد اني الودر الثري قيجي كرداجي داني ملاتي روجا جداي ام بروحي خو بجاني خو بشتهم ديني واني سرمايا ام دين داري دوانن ام بروحو جان بخلقي خوي روجافارا